لا درێژەی بەسەرکردنەوە ڕێزلێنان لە خوێندکاران و قوتابیانی کەسوکاری شەهیدانی سەربەرزی گەلەکەمان لە ڕوبەڕووبوونەوەی جەنگی دژهاتیرۆر لە قوتابخانەی مەموزینی بنەڕەتی ژمارەیەک خەڵات لەلایەن کۆسرە دەرەسوور عەلی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان بەخشرایە ژمارەیەک لە قوتابیانی سنووری گەڕەکی ڕاپەڕین کە باوکیان شەهید بوون لە پێناو بەرگری لە خاکی کوردستان. ئەم ڕێزلێنانانەش وەک هاوکاریەک و بەسەرکردنەوە و دووپاتکردنەوەی شان لەگەڵ بوونیان بوو بۆ ئەوەی کەمێک لە ئازارەکانی لە دەستدانی کەسوکاریان کەم بکەنەوە. لە سەرەتادا لەلایەن قوتابخانەی مەموزینەوە کۆمەڵێک سرودی نیشتیمانی و چالاکی گۆرانی نیشتیمانیەکان و گۆرانی پێشمەرگە و شێعر پێشکەش بە ئامادەبوان کرا. بەخێر بێن دیارە ئەمڕۆ 2015 بڕیادرا بە ڕێزلێنانی قوتابیانی شەهیدی سەرجەم سنووری قوتابخانەکانی ڕاپەڕین کە تێگڕایەن 32 خوێندکارە لەسەر ئەرک و داهاتی بەڕێز کۆسرە جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکەتی نیشتمانی و لە هەمان کاتیشا جێگیری سەرۆکی هەرێم دامیە و بە نوێنەرایەتی دوو ڕاوێژکاری ئەو ئامادە بن لە قوتابخانەکەمان قوتابیان سەرجەم شەهیدی دەستی تیرۆری داعش و بە هەمان شێوە هەندێکی پێشووتریش کە شەهید بوون لە هەمان کاتە ئەم ڕێزلێنانە تەنها بۆ قوتابیانی باخچەی ساوایان و قوتابخانە بنەڕەتیەکانە بەس بۆ ئەوانی گرتوتەوە. سپاسانەکەم. ناوم هۆنیا کەمال کەریمە وەکو کچێکی شەهید دەستخۆشی سوپاسی خۆم بۆ کاکۆتر دەکەم. هیوادارم ئەم دیارانەی هەر بەردەوام بێت و زۆر سوپاسێکە. من شاوە حسێن وەکو کوڕێکی شەهید دەستخۆشی لەو کەسانەیەم کە بەسەرمانەکەنەوە زۆر سوپاس بۆ خەڵاتەکان لەلایەن ژمارەیەک لە کەسایەتی حکومی و مامۆستایان و ڕێکخراوە حزبیەکان و بە ئامادەبوونی ڕاوێژکاری جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری یاساییەوە پێشکەشی خوێندکاران کران و ئەمەش وەک هاوکاریەک بوو بۆ خوێندکارەکان و بەرزکردنەوەی وریان و پەیمانیشیان پێدرا کە بەردەوام بن لە پشتگیری و هاوکاریکردنیان و هەروەها بڕیاریکردنەوەی شوقە و کۆمەڵگەی نیشتەجێبوونیان پێدرا بۆ کەسوکاری شەهیدان کە شەهیدی ڕێگەی کوردستان و ئازادی کوردستانن لەم شەڕانە حەزەی کا ڕۆبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بۆتەوە بۆ ئەوەی بەردەوام لە خزمەتی شەهیداندا بن. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. وەڵا ئەم مەراسیمە سەر داوای کۆمەڵێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی ڕاپەڕین بووکەوە کۆمەڵێک مناڵی شەهیدیان هەیە و داوایان کرد لە نووسینگەی جەنابی کاکۆسەرەوە خەڵاتیان بکە. ئێمەش دیارە بەدەم بانگەوازەکانەوە هاتینەوە خەڵاتمان کردن و دیارە کاکۆسەرت و خێزانی کاکۆسەر بۆ خۆیان خاوەن شەهیدن و لە معاناتی شەهیدانی خەڵکی کوردستان تێدەگەنەوە و ئەمە یەکەم جاریشانەیە خەڵات پێشکەشکەن بە مناڵی شەهیدانوانە. جەنابی کاکۆسەر لە سەرەتای هاتناو کۆڕی سیاسی و هەمیشە پشتیوانی پاڵپشتی ماڵە شەهید و کەسوکاری شەهیدان بووە. لە کاتی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کابینەکانی خۆیان هەمیشە مناڵی شەهید و کەسوکاری شەهید و هاوڕێ پێشمەرگەکانی لە ئەولوێتی کارەکانی بوون بۆ پێشکەشتنی خزمەتگوزاری پێیان و هەروەها بۆ ئەوەی زیاتر خزمەت بە پێشمەرگە و بە مناڵی شەهید بکەن هەروەها بۆ پەرۆدە و زانست بکەن بۆ مناڵانی پێشمەرگە ئەوان ڕێکخراوێکیان دروست کردو بە ناوی ڕێکخراوی ڕێباز فاوندیشن. ئەمە چەندین ساڵە لە بواری پەرۆدە و فێرکردن و هەروە لە بواری تەندروستیا خزمەتێکی زۆری بە مناڵی شەهید و بە مناڵی کەسوکاری شەهید و مناڵی پێشمەرگە کردووە هەروە بە کەسوکاری فەقیر و هەژاریش کردووە. ئەم جارش بە شانازیەوە توانیمان لەم مەراسیم بچووکە توانین خەڵاتی 22 مناڵی پێشمەرگەی کە لە بەرەکانی شەڕ دژ بە تیرۆر شەهید بوون خەڵاتیان بکەینەوە بتوانین ئەوڕێکی بچووکیان لێ بدەینەوە و هەوفایەک بدەربین بەرامبەر بە مناڵەکانیان دەستخۆشی لە بەڕێوەبەری قوتابخانەکانی ئەم ناوچەیە دەکەینەوە ئەو کەسانی کەوا ئەم مەراسیمیان ڕێخستووە بە شانازیەوە توانین بەردەوام بەم کاران بتین لەلایەن جەنابی کاکۆسەر و ڕێباز فاوندیشنەوە. زۆر سپاسدانەکەم. من ناوم ئەحمەد عەبدولەمیرە وەکو کوڕێکی شەهید دەستخۆشتان لێگەم. بەڕاستی هیوادارم بەردەوام بۆ هەمیشە و سەرکەوتوو بووم. زۆر سپاس. شایانی باسکردنە لە زۆربەی خوێندنگە و قوتابخانەکان ڕێزلێنان و هاوکاریکردن بۆ قوتابیان و خوێندکارانی کەسوکاری شەهیدان لە سازدانی مەراسیمدا دەبەخشرێت پێیان. ئەمەش وەک بەسەرکردنەوە لە بیرنەکردنیان لەلایەن ئیدارەی خوێندنگە و قوتابخانەکانەوە و مامۆستایانیش بە هەوڵی خۆیان بەردەوام دەبن لە فێرکردنی زانست و پەروەردەکردنیان بۆ ئەوەی باقەڵەم پارێزگاری لە کوردستان بکەن. سروشت عەبدول، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.